کاتی خۆی ئەم بابەتەم لە کتێبی وەتیلکە ئەیام کە نووسری بەناوبانگ ئەدهەم شەرقاوی کتێبەکەی نووسیوە لە لاپەڕی 392 دا هاتووە ئەم بابەتە. هەر ئەم کتێبە وەتیلکە ئەیام کراوەتە کوردیش بە ناوی ئەوێ ڕۆژێ. مامۆستای بەتوانە مامۆستا ئايات فەهمی کردوێتی بە کوردی لە تەرجمەی کوردیەکەیدا لە لاپەڕی 726 دایە. ئەڵێ ئەو کوڵاوەی کە خەریجی زانکۆکان لەسەری دەکەن کە کۆتایی بە خوێندنی زانکۆ دێ کوڵاوێک دەکەنە سەر، ئەو کوڵاوە کاتی خۆی موسڵمانان لە ئەندەلوس دایانهێنا. بۆ معلوماتی جەنابتان لە ئەندەلوس موسڵمانان دایانهێنا. ئەو کەسەی خوێندنی لە هەر بوار و علومێکە تەواو دەکرد، مامۆستای سەرپەرشتیار کوڵاوەکەی دەکردە سەری. بەڵام لەسەر ئەو کوڵاوە قورئانێک هەبوو، کوڵاوەکە سەری پانە، قورئانێکی پیرۆزیان لەسەر دادەنا. لە جیاتی سوێندی یاسایی کە ئێستاوانی دەردەچن سوێن دەخۆن، ئەو کاتە سوێند خواردن نەبوو. مامۆستاکە بەزەوەی پێدەوت دەیگوت ڕۆڵە گیان ئەو قورئانە لەسەر کوڵاوەکەتە. ئاگاد لە دوو شت بێ، ئەم قورئانە پێت دەڵێت لە خۆت بایی مەبە بە عیلم وفوق كل ذي علم علیم. لەو قورئانەدا ئەوە نووسراوە وانە زانی شەهادە و عیلمی تۆ کۆتایی پێهات. هێشتا زۆر زۆرت ماوە نەچی شانازی بە زانستەکەتەوە بکەیت، دڵنیا بە لە تۆش زاناتر هەیە. خاڵی دووەم دەیوت تەنها ئاگال لە دوو شت بێ، ئەم قورئانە باسی دوو شتی تێدایە کە لەسەر کوڵاوەکەی تۆ دانراوە، لە هەموو شتێکی تۆ دەبێ بەرزتر بێ. عەقیدە و بیر و باوەڕت ڕۆڵەکەم خوێندکار و تەلەبەی خۆشەویست نەدۆڕێنی، ئاگال لە دین و ئیمانەکەت بێ. دووەمیان مرۆڤ نەفرۆشی. ئەم قورئانە هەر هەمووی هاتووە نرخ و بەهای مرۆڤی تێدایە. ئاگال لێبێ ئەگەر دکتۆری لە پێناوی پارەدا مرۆڤ مەفرۆشە، ئەگەر ئەندازیاری، ئەگەر حاکمی، ئەگەر پارێزەری، ئەگەر مامۆستای، ئاگال لێبێ هەموو شتێک بخە ژێر پێێتەوە، بەس خوا و مرۆڤ نەخەیتە ژێر پێێتەوە. ئەم دوانە نەفرۆشی. بڕۆ تەسلیم بە خوامان کردی. ئەمڕۆ ئێمە کوڵاوەکەمان هێشتەوە، بەس قورئانەکەمان لێلا برد. بۆیە تەلەبەی زانکۆ مامۆستای خۆی دەکوژێ. ئەبێت جارێش کە قورئانەکە بخرێتەوە سەر کوڵاوەکان و پێی بڵێن ڕۆڵەگیان ئاگەل لە دین و بیر و باوەڕەکەت بێ، ڕۆڵێکیان ئاگەل لە بەهای مرۆڤ بێ، لە پێناوی پارەدا خاک و گەل و نیشتیمان و هاوڵاتی خۆت مەفرۆشە. ئەزانی ئەگە قورئانتان لابرد چیتان بە میلەتەکە کرد؟ ئەوە چارە نووسمانە. بە یاسا چارەسەر دەبێت، نە بەخوا بە یاسا چارەسەر نابێت.